بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان زۆر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی زۆر تایبەتی بەرنامەی هەسارەی سێم بە ئێوەی ئازیز شاد بمەوە. ئازیزان نەتەوەی گرتووەکان چەندین ئاژانسی هەیە. یەک لەو ئاژانسانە ئاژانسی یان ڕێکخراوی کەشناسی جیهانیە کە ڕێکخراوێکە یان بەشێکی ئەو نەتەوەی گرتووەکانە کە زۆر گرنگی بە بوارەکانی کەشناسی دەدا و زنجیرەیەک چالاکی و کاری ڕۆژانەی بەردەوام لە بواری کەشناسی و ئاو هەوا لەسەر ئاستی جیهانیدا ئەنجام دەدات. ئەو وڵاتانەی کە تێدا بەشدارن هەریەکە و بە شێوە و بە شێوازێک چالاکی لە بواری کەشناسی و ئاو هەوا ئەنجام دەدا و لە هەمان کاتدا لێکۆڵینەوەش لەسەر ئەو بوارانە دەکات. یەکێ لەو چالاکیانەی کە ساڵانە ڕێکخراوی کەشناسی جیهانی ئەنجامی دەدات بریتە لە ڕۆژی کەشناسی جیهانی یان ڕۆژی جیهانی کەشناسی کە هەموو ساڵێک نەتەوەی گرتوەکان و ئاژانسەکەی کاری زانستی و چالاکی تێدا ئەنجام دەدەن. هەر ڕێکخراوێک یان هەر دەستگایە کە ئەندامە لەو بەشە یان لەو ئاژانسەی سەربەنەتەوەی گرتوەکان بە زۆر و بە شێوازێک چالاکی لەو ڕۆژەدا ئەنجام دەدات کە ساڵانە لە 23 دەستنیشان کراوە. سەبارەت بە ئەمساڵ لەبەرەوەی لە نێو یادەکانی نەورۆزین بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزانی هەرێمی کوردستان بڕیاریدا کە بەشدار بێ لەو بۆنە نێو دەوڵەتیە کە ئەمساڵ ناونراوە تێگەیشتن یان تێگەیشتنی هەور ئەندەرستاندینگ کلاودز کە تایبەت دەبێ بە هەور زۆر و شێوە و تەسنیفەکانی و زۆرێک هەور لە ئاسمانێ ناوەکانی چیە و چ کارێک لە ڕووی زانستیەوە دەکرێت ئێمە بتوانین سوود لە هەورەکان وەربگرین و یان بزانین ئەو هەورە چیە لە ئاسمانە و ناوی چییە. ئێستا کە خۆشەویستان بەڕێوەبەراتی گشتی کەشناسی بوومەلەرزانی بەشدار بووە لەو چالاکیە و پیشانگایەکی لە هۆڵی شانەدەر لە هۆڵی نیاندرتال لە نێو پاچی شانەدەر ئەنجام داوە لە ڕۆژانی 27 ئاداری 2017. دەبا بەسەرکردنەوەیکی ئەو پیشانگایە بکەین با بزانین بەڕێوەبەراتی گشتی کەشناسی بوومەلەرزانی هەرێمی کوردستان چی ئەنجام داوە و بەشەکانی چین و ئێوەی ئازیز و خۆشەویست بەهرەمەند بکەین بە دیمەنەکانی هەور و چەند بوارێکی دیکەی تەکنیکی کەشناسی و بوومەلەرزەزانی. خۆشەویستان یەکێ لەو نعمەتە جوانانەی کە خوای گەورە بە مرۆڤی بەخشیوە بە هەسارەی زەوی بەخشیوە هەورە. هەور ئەو تەنە ئاسمانیە ڕۆخسوکەیە کە بەسەر هەموو وڵاتێکی جیهاندا دەڕوات بەبێ سانسۆر بەبێ بوونی سنوور و بەبێ بوونی هیچ زۆرە بربەستێک هەور هەموو ناوچەکان دەبڕێت. هەور هەردەم سەرنجی خەڵکی بۆ خۆی ڕاکێشاوە لە دێرزەمانەوە تا ئێستا بە تایبەتی ئەو کەسانەی کە لە بواری هەوردا دەکۆڵنەوە ببورن دەزانن کەوا لایەنە سەحراویەکان و لایەنە سەرنجڕاکێشەکانی ئەو تەنە ئاسمانیەی هەسارەی زەوی نەوەک بۆشای ئاسمانی چییە. هەور چەندین زۆر و سنفی هەیە کە ئێستا باسییان دەکەین بە شێوەیەکی خێرا. پاشان بڕگەی دۆمی بەرنامەکەمان لەسەرەوە دەبێت کە ئایا لە بواری کەشناسی چ ئامێرێک بەکاردێ ئێستا ئامێرەکانی پێشان چۆن بوو و ئێستا چ ئامێرێکی پێشکەوتوو لە بوارە بەکاردێت ئینجا دەچینە سەر بەشی بوومەلەرزە. با بزانین بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان پشت بە چ ئامێرێک دەبەستێت بۆ پێوانەکردنی یان تۆمارکردنی چالاکی بوومەلەرزەیی لە نێو هەرێمی کوردستان لەگەڵ بوارەکانی دیکەی کەشناسی لەگەڵمان بن لەم بەرنامە تایبەتی. بەپێی پۆلێنی کەشناسی جیهانی کە لەلایەن ڕێکخراوی کەشناسی جیهانیەوە دەرچووە هەور بۆ چەند بەش و پۆلێنێک جیا دەکرێتەوە. ئەگەر لێرەدا بە شێوەیەکی گشتی سیر بکەین نزمترین هەورمان هەیە زۆری هەوری مامناوەندی یان ئاستی مامناوەندی و ئاستی بەرزمان هەیە. ئاستی نزم ئەگەر لێرە سیر بکەین لە 0
مترەوە دەست پێ دەکات هەتا 2000 متر. ئەو هەورانە هەریەکی لەو ناوچانە ناوی تایبەتی بۆ دانرایە. بۆ نمونە ئەو هەورە جوانەی کە وەکو پەمۆ وایە خەڵکێکی زۆر پێی وە ئاشنا بوونەوە دەزانن شکل و جوانیەکەی چیە پێ دەڵێن کیۆمۆلۆس یان کیۆمۆلۆنیمبۆس. ئەمەیان کیۆمۆلۆسە، ئەمە نیمبۆستراتۆسە هەورێکی زۆر نوێیە واوەیان کیۆمۆلۆنیمبۆس و ستراتۆ کیۆمۆلۆس. ئەو ناوانە هەمووی ناوی لاتینین و گزارش لە مانای تایبەت دەکەن کە ئینشاءڵڵا لە ئەڵلقەکانی داهاتوو زیاتر باسی لێوە دەکەین. پاشان دەینە سەر ئاستی مامناوەندی لە 2000 متر تا 6000 متر دەست پێ دەکات. ئەو هەورانە لێرە جیاوازیەکی زۆریان هەیە لەگەڵ هەورە نزمەکان بەپێی ئەوەی پلەی گەرمی ئێرە زۆر نزمە. دەبینین هەورەکان زۆری ئالتۆستراتۆسمان هەیە، ئالتۆ کیۆمۆلۆسمان هەیە کە ئەوانە بەشی سەرەکی یان دوو بەشی سەرەکی ئەو جۆرە هەورانن کە لەو ناوچانەدا بەدیار دەکەوێت. پاشان هەوری ئاست بەرزمان هەیە کە لە سەروی 6000 مترەوەیە. ئەلێرەدا دەبینین کەوا هەورەکان زۆرێکمان هەیە ناوی سیرۆستراتۆسە، سیرۆکیۆمۆلۆسە و هەوری سیرۆس کە وەکو ڕیشاڵ و خۆی نیشان دەدات. کەواتە ئەوەیان پۆلێنی سەرەکی هەورەکانە کە هەریەکە و ناوی تایبەتی خۆی هەیە و لە ئاستێکی جیاوازدا لە پێشچاو دەبینرێ، بەڵام ئێمە هەستیان پێ ناکەین. خۆشەویستان، یەکێ لەو هەورانەی کە زۆر سەرنجڕاکێشن لە وەرزی وەکو ئێستای بەهاردا بەدیار دەکەوێت هەورێکە ناسراوە بە کیۆمۆلۆنیمبۆس. هەورێکی زۆر مەزنە لە ئاستی زۆر نزمی 1 کیلۆمترەوە دەست پێ دەکات تا دەگاتە ئاستی 14 تا 16 کیلۆمتر لە ئاسمانەوە. ئەگەر سەیریکەین ئەو جۆرە هەورە هێمای بروسک و بارانی بە لێزمە و تەزرەیە و هەموو فڕۆکەوانەکان ئاگادار دەکرێنەوە بە هیچ شێوەیەک لەو جۆرە هەورە نزیک نەکەونەوە. ئەجینا گیانی خۆیان و تەواوی سەرنشینەکان دەخەنە مەترسیەوە. ئەوە زۆرێکیان و ئەمە دوێنیمەنە هەڵمەڵتە لە هەولێر وەرگیراوە لە ساڵی 2016. خۆشەویستانم هەندێک جار هەور شکلی گیاندارێک دەداتێ کە ئێمە سەیری دەکەین وا هەز دەکەین شکلی گیاندارێکی دەداتێ. ئەویان لەلایەن وێنەگرێکی برادری خۆم بەناوی ئیان لۆکسی لە بەریتانیا. ئەوە هەور نییە لە ئەساس بەڵکو هەڵمە لە وێزگەیەکی کار و گەرمیەوە ئەوەی کە وزەی کارەبا دروست دەکات دەرچووە. بەڵام کاتێک کە ئەو هەڵمە بەرز دەبێتەوە پلەی گەرمی نزم دەبێتەوە سار دەبێتەوە وەچر دەبێتەوە شکلی هەور بەدیار دەخات. لێرەدا ئیان ناوی لەو هەورە ناوە بەرازی شەشلاق، چونکە ئەگە سەیریکە بالفعل خۆشەویستان شکلی ئەو هەورە وەک بەراز وایە. بەڵام لە ئاسماندا هەموو جۆرە شکلێک بەدی دەکرێت لە گیاندار و تەنانەت لە کەرستە و لە فڕۆکەش جاری وایە. خۆشەویستان جاری وایە هەوری جێژەڵ و کەس زۆر لە ناوچەکەت نێزیک دەکەویتەوە. ئەوە پێی دەڵێن هەوری سوپەرسێل، خانەی زۆر مەزن کە بروسک و تەزرەی زۆر زۆری لێ دەبارێت. لە کاتی ئاوابووندا تیشتی خۆر لە بنکەی هەورەکە دەدات و هێشتا شێوەیەکی سەرسامی پێ دەبەخشێت. ئەوە زۆرێکە پێ دەڵێن سوپەرسێل، خانەی مەزن. ئالێرەدا خۆشەویستانم لەو کاتانی کە باران زۆر دەبارێ دەبینین لە هەندێک ناوچە هەڵم هێشتا هەر بەرز دەبێتەوە لە ناوچانێکە دەریا زەریا یان زێلێ نێزیکە. ئەمە لە گەلی قەندیلە لە کوردستانی ئازیزمان سەیر دەکەین کاتێک کە هەڵم بەرز دەبێتەوە لەی گەرمیدا دەبەزێ و وەسر دەبێتەوە. بەڵام لێرە تەوژمێکی با هەیە ئەو هەورە دەبڕێ لێ ناگەڕێ زیاتر بەسەر بکەوێت. ئەو جۆرە هەورە پێ دەڵێن ستراتۆ کیۆمۆلۆس. بۆ نمونە وەکو باسم کرد هەندێک جار هەور شکل و شێوازی گیاندارت پێ دەبەخشی. ئەوەیان لەلایەن وێنەگرێک بەناوی ئالی ماگۆرک وەرگیراوە لە بریتانیا. سەیر دەکەین خۆشەویستان ئەو جۆرە هەورە پێدەن ئالتۆ کیۆمۆلۆنیمبۆس. دوو جۆرە هەور تێکەڵ بووە شکلی وەکو بازێکت پێ دەبەخشی کە لە ڕواڵەتدا سەیر دەکەی، بەڵام دوای چەند خولەکێک ئەو شێوەیە هەڵبەتە نامێنێ ون دەبێ. بۆیە وێنەگر دەبێت بەردەوام کامێرەی ئاوا دەبێ بۆ دەستکەوتنی ئەو گرتە نایابانە. هەوری ناوازەمان هەیە، هەو جۆرە هەورێکمان هەیە کە یان هەندێک زۆری هەورمان هەیە هەموو کاتێک دەرناسی لە کاتی زۆر دەگمەندا نەبێ. یەکێ لەوانە لە ساڵی 2016 جۆرە هەورێک بەناوی ئەندالتۆس ئەسپیراتۆس بەدیارکەوت. وشەی ئەسپیراتۆس وشەیەکی لاتینیە مانای شەپۆلی ئاو دەریا یان زەریا دەبەخشێت. هەروەکو سەیر دەکەین خۆشەویستانم ئەو جۆرە هەورانە لە ئاسی مامناوەندیەکان بەرزن بۆیە کەم بارانیان لێ دەبارێت. دەینە سەر دیمەنێکی دیکە خۆشەویستانم ئەوانی کە بە فڕۆکە گەشت دەکەن بە وڵاتانی جیهان زۆرجار دەگەنە ئاستێک لە سەرووی هەوردا. سەیر دەکەن خۆشەویستان ئەو دیمەنە سەحراوی کە لێرەدا هەیە لە ئاسمانی بەرازیل. ئەو دیمەنە لەلایەن ڕۆن ئەنیکزلیس وەرگیراوە. خۆر ئاوابوونە و لە بنکەی هەندێ هەور دەدات و ئەو دیمەنە سەحراویە بە چاوی مرۆڤ دەبەخشێت.
خۆشەویستان سیرکەن ئەو هەموو گۆڕانکاریانە ئەو هەموو شکل و شێوازانە لە ئاسماندایە لە بۆتسوانە لە ئەفریقیا باران کاتێک زۆر بەلێزمە لە دوور دێتە خوارێ تۆ ئەو شوێنێک کە تو لێ بارانی لێ نەبی باران لە دوورە و ئاوا دیارە ئەوە پێی دەڵێن بەنسبەت من و بەنسبەت ئەو کەسانێک کە دوورە لێرە پێ دەڵێن سێبەری باران ئەو ناوچەیە بەڵام ئەوانەی کە لێرە دەژین لە ژێر ڕچێوی بارانێکی یەکجار زۆر بەهێز و بەلێزمەدایە هەندێک جار تەزرە و بروسچیشی لەگەڵدایە ئیمەنی دیکە وەردەگرین بەڕێزان هەندێک جارۆک باسم کرد هەور شکل و شێوازی ناوازەی هەیە ئەویان هەوری ئالتۆ کیۆمۆلۆسی پێ دەڵێن ئەو جۆرە هەورەیە بەڵام لە ئاستێکی زۆر بەرز و پارچە پارچە دەبێتن بەڵام لە کاتی ئاوابووندا تیشتی خۆرکە لە بنکەکەی دەدا ڕەنگی سۆر و پرتەقاڵی و زرد ئەوانە زۆر ساڵ دەبێت ئیمەنێکی زۆر زۆر جوان بە ئێمە دەباشێت لە ساڵی 2016 ئەو جۆرە هەورە ناوازەیە لە ئاسمانی کوردستاندا بەدیارکەوت بۆ یەکەم جار من لە ژیانم هەوری ئاوا لە ئاسمانی کوردستاندا ببینم ئەجینا لە وڵاتانی جیهان ئەو جۆرە هەورە زۆر زۆر باوە بەڵام پار لە 2016 ئەو هەورە دەرچووکە پێ دەڵێن هەوری هاوێنەی یان هەوری عەدەسی کاتی خۆی لە پەنجایەکان و لە چلەکان بۆ یەکەم جار کە ئەو هەورە بینرابوو لەلایەن خەڵکی وایان دەزانی تەنە یان دەفرە فڕیوەکانە UFOنە لە هەسارەکانی دیکە کەشتی ئاسمانی هاتووە بەڵام لە ڕاستیدا دەرکەوت ئەوانە هەمووی هەورن و لە دەرەنجامی خولانەوەی با بەرزبوونەوە و خولانەوە هەورەکە دەبڕێ دەیبڕێ ئەو شێوە ناوازەی پێ دەبەخشێت کە پێ دەڵێن هەوری هاوێنەی خۆشەویستان بەشی دووەمی پیشانگاکە بریتیە لەو ئامێرانەیە کە لە بواری کەشناسیدا بەکاردێت ئامێری کۆن کلاسیکی لەگەڵ ئامێری پێشکەوتوی ئێستا کە ئۆتۆماتیکە لەگەڵماندا بەڕێز کاک عەبدولموتەلیب تاهیر بەرپرسی وێزگەی کەشناسی ئۆتۆماتیکی خەبات زۆر بەخێر بێ ئوستاز سپاس دەکەم پێشی بەخێر بێن خێر سەرچاو ئەگەر بکرێت بۆ بینەرانی خۆشەویست وەسفێکی خێرە ئەو ئامێرانەمان بکەی کە ئێستا بەکاردێت ئەو وێزگەی بریتە لە وێزگەی ئۆتۆماتیکی کەشناسی زۆری ڤایزەڵە کە دروستکراوی وڵاتی فنلەندەیە کۆمەڵە بە پاترێکی 12 ڤۆڵتی ئیشەکە پاترەکە توانای بارگاویکردنی هەیە بە داتەلۆگەرەکەی کە بڕی بارانبارینی هەر سعات سەر سعاتەکان بڕی بارانبارێت پێ پیشانەداتن بەڵێ بە میلیمەتر هەر دوو تەمان ئەگەر سەیرێکی ئەواش بکە تەماشا دەکەی هەر دوو 0.2 میلیم بباری ئەوە دادەکەوی کە 0.2 میلیتری باری بەو شێوەی دادەکەویتن ئەو بەو شێوەی 0.2 پێوانە دەکاتن بەڵێ ئەوەیان ئەوەی باران بەکێ بەڵە شتەمان ڕەب دەکرێت بێوێنرێەوە ئەوەیان بریتە لە تەشتی بەهەڵم بوون ئەوە یان نیوە ئاو دەکرێت یان پڕ ئاو دەکرێت پاش ئەوەی کەەوە ئەوە متحەسیسەکەی لەنا ئەو سنووکەیە بەڵێنا ئەوەیە کاتێک کەوا ئاو بە هەڵم دەبی تەمان ئەوە یان لە ناو دادەندرێ وایە خود بە واستەی بۆڕێک پێوە ڕەب دەکەێت کەمەک مترونیەوەک لە خۆی بە دووری خستێتەوە ئەوە کاتێک کە ئاو بە هەڵم دەبی بەرەبەلا ئەگە ئاوی ئێرە لە بە هەڵم بوو ئەوەش ئاوەکە دادەبەسی کەواتە ئەوە ئەگەر بەرەبەر ئاوەکە دەبەزیتن ئەو پیاسەکە لە بۆ دەکە ئەو ئەمە چ دەکەین بۆ ئەوی بزانین تەبەخوری شەو ڕۆژەکمان چەندە بە هەڵمبوونەکەی ژمارە گەورەکەی سعاتی یەکەم لە ژمارە بچووکەکەی ئاخی سعاتی ئەو ڕۆژە دەردەکەین و بڕی بە هەڵمبوومان بۆ دەردەکەوێت لەو ڕۆژە کاک عەبدولموتەلیب ئەوە لەسەر حەوزێکی بچووکی ئەوەکە چەند پێیەکە لەسەر دەریاچە و زەریاکانیش هەمان باز بە هەمان شێوەی بەهەمە کەواتە ئەگەر لێرە 2 میلیم ئاو بە هەڵم بووبی لە خیلالی با بڵێن 10 دقەیان سعاتەشی لە هەموو شوێنەکانیش بە هەمان شێوەیە ئەوە بەشەکانیت کە ئەوە بەشی متحەسیسی با بڵێن ئەوەی کەوا بە فربارینە ئەو قیاسەکەی مەسەن لە بۆ داندرێت کە با بڵێن مترێک و نیو بیتن کاتێک کە بە فردەباری ئەو مەسافەیە کەم دەبێت و کەم بەوە ئەو دەرێت 10 میلیمیان 20 میلیم بە ژێرەی ئەو کەمونی ئیشارەتدا کە ئەوە بە فرباری لەو شوێنەکە بەرز بێتەوە ئەو ئیشارەت دەدا کە بەفر هات بەڵێ بەڵێ ئەوەندە بەرز بیتەوە بەڵێ ئەوەشیان ئەوەی بن ئەوەیان بریتیە لە
گەرمی و پلەی گەرمی دیاری دەکات لەگەڵ ڕادەی شێ دیاری دەکات هەردوو توخمان دیاری دەکاتن طبعا بەرزترین نزمترین پلەی گەرمی دێرە تۆمار دەکرێت لەو ئامێر ئەو لە خلال ئەو 24 ساعتەی طبعا نزمترین پلە ئەمە لێرە لەناو کۆمپیوتەرەکە دەین کەوا نزمترین پلەیە ئەو یەوەخت بەرزترین پلەیە مامۆستا چ کاتێک بەرزترین و نزمترین پلە وەردەگیری دائما بەستاندەری طبعا لە محەتاتی تەقلیدی و محەتاتی کلاسیکی هەموو کاتێک سبەینان نۆی سبەینان نزمترین پلە وەردەگیرێ و نۆی ئێوارانش بەرزترین پلە طبعا لە سزلەکەی تۆمار دەکرێت ئەگەر نزمترین پلە ئەو کاتەیەکەوە پێش ئەوەی ڕۆژ هەربێ بەرزترین پلەش تقریبا لە دەروپوشی ساعات 3 ئێوارەیە ئەو کاتی کە تۆمار دەکرێت بەس ئەمە کە لە سەزلی تۆماری دەکەین نۆی بەیانیان و نۆی ئێواران لە سزلەکەی تۆماری دەکەین ئەوە لە محەتاتی تەقلیدی لەوەش ئەمە کە تەماشای ئەو ڕۆژەی دەکەین تەماشا دەکەین بەرزترین پلە طبعا ئەم بەواسطەی کۆمپیوتەر و بەواسطەی معادلەی دەدەنین کەواترین ئەمە دەزانین بەرزترین پلە لە ساعات فلانکە ئەوەی دێ و نزمترین پلەش لە ساعات ئەوەندە تۆمار کرایە ئەو بەشانێکمە ئەوەیان بریتیا لە ئاراستەی با دیاری دەکاتن ئەوەی سەرۆش خێرایی با دیاری دەکات طبعا ئاراستەی باکوورە باشوورە ڕۆژڕاتە ڕۆژڕات ئاوای هەر یەک لەو شێوەیانە زۆر سپاس خێر سپاس خۆشەویستان سپاس بۆ مامۆستا عەبدولموتەلیب ئێستا لای کاک بژار ئەکرەمین بەرپرسی بەشی پێشبینی لە بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و وەرزانی هەرێمی کوردستان بەڕێزی ئێستا ئاماژە بەو ئامێرە کلاسیکیانە دەدا کە ڕەنگە تاکو ئێستاش هەر لە چەند وێزگەیەک بەکاردێ ئەوەی باسمان کرد ئامێری ئۆتۆماتیکی زۆر پێشکەوتو بوو بەڵام ئەو ئامێرانەی کە ئێستا لە بەردەستە و مامۆستا بژار باسی لەوە دەکات هەر هەمان کار دەکات بەڵام بە شێوەی کلاسیکی کۆن کاک بژار زۆر بەخێر بێت خۆشتان بخێبێن سەرچاو ئەگە بکرێتیش خێر بکەیتە سەر ئامێرەکان سەبارەت بە وێزگەکانی تۆماتیک و کلاسیک ئێمە وێزگەکانی کلاسیک سەرەتای دروستبوونی وێزگەکانی کەژناسیە دوای بە دوای وێزگەکانی تۆماتیک دروست بوون بەڵێ سەبارەت بە وێزگە کلاسیکەکان ئەو وێزگانە دەتوانین بڵێن لە ڕێگای مرۆڤ دەستی مرۆڤی تێدا مرۆڤ پێوانەکانیان وەردەگرێت سەبارەت بە ئەگەر بێن باسی بەشەکانی وێزگەی کلاسی بکەین سەرەتا باسی پێوانەی باران-بارین دەکەین پێوانەی باران-بارین بەم شێوە دەکرێت لە کاتێک ئەمە وا دادەنرێت بارانەکە لێرە دێستە خوارەوە بەم شێوە دێتەنی ئەو دەبێ بڵێن ئاسنا بارانەکە لێرە قیاس دەکەین لێرەش بە میلیمەتر ئەمە لێرەش کە وەکو دەیبینن پێوانە کراوە لە 1 ملیم تا 10 ملیم لە کاتی بارینی باران ئەگەر ئێمە بڵێن 1 ملیم باریوە ئەگەر بیکەینە سەر ژمارە ڕاستیەکەی وەکو تێبینی دەبینی ئێمە جیاوازی بکەین لەگەڵ ئەم ملیمە لەگەڵ ئەوەی ئاسایی ئەوەی کە بە خەڵک بەکار بەڵێ کە دەڵێن 1 ملیم کەواتە باران-بارین لە 1 متر مربع 1 لیتر باریوە لە 1 متر مربع 1 لیتر باران باریوە بەم شێوە ئەمە سەبارەت بە پێوانەی باران-بارین ئەوەی ئێستا دەبینن ئەمە پلەی گەرمی خاک دیاری دەکات بە قوڵایی 10 سانتیم ئەمەش لە بوارەکانی زیاتر کشتتوڵی بەکاردێت بۆ زانینی پلەی گەرمی خاک ئەوەی ئێستا ئەم ئامێرە هەر لە وێزگەکانی کلاسیک بەکاردەهێنرێت ئەمە فێرمۆگراف و هەروەها هایدرۆگرافە یەکیان تایبەتە بە پێوانەکردنی پلەی گەرمی ئەوەی تریشیان تایبەتە بە وەرگرتنی ڕێژەی شێ لە هەوادا ئەوە تەمام ئوستاز ئێستا ئەو ئامێرانە ئەو ئامێرانە کلاسیکیانە هەموو بیتە وحداتی بچوو لە نێو ئامێری ئۆتۆماتیک هەمان کار دەکەن بەتاکێت ئەو وحدانە چینە ئەوەی ئێستا دەبینن فێرمۆمیتەرە فێرمۆمیتەر وەکو دەبینن ئەمە لە ناو سکرین دادەنرێت لە بەرزی مەترێک و 20 سانتیم لەسەر ئاستی زەوی بەرز دەبێتەوە بەڵێ دەکەوێتە ناو سکرین دادەنرێت و پێوانەکانی وەردەگیرێت ئەوەی ئێستا دەبینن ئەوە پلەی گەرمی شێدارە کە تێدا ڕادەی شێ تێدا گەیشتە 100 وەکو دەیبین لێرە وەکو گەینێرێکە ئاوەکە دەگەینرێت بە جیوەکە شێداری دەکات ئەمەشیان پلەی گەرمی وشکە ئەو پلەی گەرمێک ئێمە هەستی پێ دەکەین وەکو ئەگەر بێن باسی شتێکی جیاوازی نێوان ئەم دوو فێرمۆمیتەرە بکەین جیاوازیەکان ئەوێ لەو کاتانەی کە ڕادەی شێ دەگاتە 100 تا 100
یەک پلەی گەرمی تۆمار دەکەن ئەو کاتێک کە ڕادەیشێ لە 100 هەردووچیان یەک پلەی گەرمی تۆمار دەکەن ئەمەشیان بەرزترینە و ئەوەی خوارەوەش نزیمترین پلەی گەرمیە سەبارەت بە بەرزترین پلەکانی گەرما بەپێی وەرزەکان دەگۆڕێت هەروەها نزیمترین پلەی گەرمیش بەپێی وەرزەکان دەگۆڕێت جیاوازی لە وەرزێک و بە وەرزێکی تر وابزانم نزیمترین پلەی کە تۆمارماکە جەنابیشت ئاگاداری وابزانم 16 یان 17 پلە لەژێر سفری سەدی بوو لە حاجی لە هەرێمی کوردستان نزیمترین پلەی گەرمی تۆمارکرا و تاوەکو ئێستا کە لە وێزگەی حاجی عومران تۆمارکرا بوو 17 ناقص 17 لەژێر سفر دەستخۆش ئەو ئامێرەمان مایە ئوستاز کە ئاماژە دەستانی هەوا هەروەها ئەگەر بێن ئاماژە بە بارۆگرافکەن کە دەکا پێوانەی پستانی هەوا لە ماوەی چرکەیەک لە بۆ چرکەیەکی تر جیاوازی هەیە هیچ کاتێک لێک ئاز ناڕوات لە چرکەیەک بۆ چرکەیەکی تر لە سعاتێک بۆ سعاتێکی تر جیاوازی هەیە کاک بژار ئەگەر ئەو زانێنش بدەینە بینەری خۆشەویست ئەگەر ئاستەکە بەرز بێتەوە چیە بارۆگراف و نزم بێت چیە پستان سەبارەت بە ئەوەکو ئاماژەم پێکردی سەرەتا بەپێی ئەو گۆڕانکارێنەیە کە کار لە بارۆگراف دەکەن پلەکانی گەرمایە ڕادەی شەیە کاریگەریش ڕاستەخۆیان لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نیشاندەرەکە هەیە کە لە کاتی هەروەها بەپێی وەرزەکانیش دەگۆڕێت پستانی هەوا لە کاتێک بۆ کاتێکی تر ئەو کاتانەی پلەی گەرما بەرزە ئاستێک نیشان دەدات ئەو کاتانەی پلەی گەرما نزمتر ئاستێک نیشان دەدات هەروەها لە کاتی بەرزبوونەوە نزمبوونەوەی ڕادەی شێش جیاوازی هەیە باشە کاک بژار ئەگەر هاتوو پستانی هەوا بەرز بۆەوە مانای وەیە کەش و هەوا استقرارێت بەخۆ دەبینی دەستپێ ئەگەر نزم بۆەوە ئەمەوان بیستێکە نزم بێتەوە مانای یعنی کەش و هەوایەکی نالەبارم ڕەنگە نا ئاسایی بەڵێ لە کاتی هاتنی نزمە پاڵەپەستۆیەکان پێشەوەی کار بکاتە سەر هەرێمی کوردستان ئاماژە بە بەرزبوونەوەیکی زۆر دەکات پستانی هەوا بەرز دەبێتەوە بەڵام دوای هاتنی کاریگەری نزمە پاڵەپەستۆیەکان لەسەر خۆ ڕوو لە نزمبوونەوە دەکات و تا کاریگەریەکەی تێدەپەڕێت لەسەر هەرێمی کوردستان ئامێرێک مامایە ئەگە شاشەی لاپتۆپەکە لادەین ئوستاز ئەو ئامێرە بۆ بینەرانی خۆش بەڵێ ئەمە ستوح شەمساکە بە ئامێرە تایبەتە بە داکەوتنی تیشکی ڕۆژ لە ماوەی 24 کاتژمێردا داتاکان تۆمار دەکات شێوەی تۆمارکردنی ئەم ستوح شەمسا ئەو کاتانێک کە ڕۆژ بە دەرەوەیە ئەم کاغەزی ئەم چارتەی خوارەوە وەکو ئەوەی دەژوشتێنێ لە کۆتاییدا خۆشەویستان سوپاسی بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەنجامدانی ئەم چالاکیە نێودەوڵەتیە بۆ یەکەم جار لە نێوی هەرێمی کوردستان ئێوەش بەخوای گەورە دەسپێرم و تا ئەڵقەی داهات و خواتان لەگەڵ